The Saudi government لە یەکەم کاردانەوەی ئیدارەی نوێی ئەمریکا بەرامبەر سعودیەی هاوپەیمانی لە راپۆرتێکی دەستگای هەواڵگریدا شازادەی جێنشینیە وڵاتە وەک بەرپرس لە کوشتنی جەمال خاشقچی ڕۆژنامەنووسی سعودی دیاری کراوە. ڕۆژی 26 مانگە میدیاکانی جیهان بڵاویان کردەوە باگوێرەی راپۆرتێکی دەستگای هەواڵگری ئەمریکا پرۆسەی کوشتنی جەمال خاشقچی ڕۆژنامەنووسی سعودی لەژێر چاودێری و بە ڕەزامەندی محەممەد بن سەلمان شازادەی جێنشینی وڵاتەکەیدا بووە. ئاماژە بەوەشکراوە لەو راپۆرتەی هەواڵگری ئەمریکا کە لە 4 پڕەدا زانیاریەکانی خستووەتە ڕووهاتووە گەیشتونە بۆ ئەنجامەی کە محەممەد بن سەلمان شازادەی جێنشینی سعودیە ڕەزامەندی داوە بە ئەنجامدانی چالاکیەک لە شاری ئەستەنبولی تورکیا بۆ دەستگیرکردن یان کوشتنی خاشقچی. هاوکات پێش بڵاوکردنەوەی راپۆرتەکە جۆ بایدن سەرۆکی ئەمریکا بە تەلەفۆن گفتوگۆی لەگەڵ شا سەلمان پاشای سعودیە کردو تێدا یەکێک لە تەورەکان بابەتی مافی مرۆڤ بووە لە سعودیا. لە بەرامبەردا وەزارەتی دەرەوەی سعودیا ئەو راپۆرتەی ڕەت کردەوە و ڕایگەیاند هەموو ڕێکارە یاسایەکان بۆ لێکۆڵینەوە و گەیشتن بە دادپەروەری گیراونەتە بەر و خانەوادەی خاشقچیش بە ئەنجامەکەی ڕازی بوون. ئەوەش هاتووە نیگەرانن راپۆرتێکی ئاوا دەنووسرێت و ڕادەگەێنرێت کە ئەنجامەکانی ناڕاستن و بڕواپێکردنین لە کاتێکدا حکوومەتی سعودیا سەرکۆنەی ئەو تاوانەی کردووە و ڕێکارە پێویستەکانی گرتووەتە بەر بۆ ئەوەی جارێکی تر تاوانی هاوشێوە ڕوو نەداتەوە. ئەوەش لە کاتێکدایە جەمال خاشقچی لە ڕێکەوتی 2 ئۆکتۆبەری 2018 لە کۆنسوڵخانەی سعودیا لە شاری ئەستەنبولی تورکیا لەلایەن ژمارەیەک چەکدارەوە کوژرا و تا ئێستاش جەستەکەی نەدۆزراوەتەوە. دواتریش پەنجەی تۆمەت ئاراستەی محەممەد بن سەلمان شازادەی جێنشینی سعودیە کرا. واكتمال التحقيقات بالعمل مع الحكومة التركية